اعتمادکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر عەرەقی ناوچاوانی خۆی بۆ پەیداکردنی بژێوی ژیانی. ئەو کەسانەی کە بانگی خەڵک ئەکەن بۆ لای خوا ئەبێ خاوەنی بژێوی ژیانی خۆیان بن، نابێ دەست لە خەڵک پانکەنەوە. هەموو ئەوانەی کە پێغەمبەر بوون بڕۆ تەماشای ژیانیان بکە لە قورئانە، کاتێ بانگەوازی خەڵک ئەکەن بۆ لای خوا ئەڵێن ئین ئەجریە ئیلا عەلی الله. خەڵکی نەوا نەزانن من ئەلێرەوە قسەتان بۆ ئەکەم تەماحی پارە و پولی گیرفانی ئێوەم کردووە. من ئەجر و پاداشتەکەم لەلایەن خواوەیە، نە بە فێڵ، نە بە نوشتە، نە بە دوعا، نە بە جادوو، نە بە نازانم چی. ئەمە پەیامی پێغەمبەران نییە. هەر کەسێ ئیدعای پەیامی پێغەمبەران بکە و ئەم ڕێگایانە بگرێتە بەر بۆ ئەوەی پارەی گیرفانی خەڵک ڕاکێشێ بۆ خۆی، پشتی دابێتەوە خەڵک بخەڵەتێنێ بەم شتانە، ئەوە دڵنیا بن پەیامی پێغەمبەری هەڵ نەگرتووە. پێغەمبەران لەسەر پارە و پولی خەڵک ناژێن. ئەمە مەسئلەیە کە زۆر گرنگە و زۆر مهمە. هەر کاتێ بینیتان کەسێ تەماحی گیرفانی خەڵکی کرد، ئەوە بزانن پەیامی پێغەمبەرانی پێ نییە. یا تەماحی پارە و پولی دەسڵاتداران و کاربەدەستانی کرد، ئەمە پەیامی پێغەمبەرانی پێ نییە. هەر مەلایەک، هەر بانخوازێ چوو دەسی حزبی ماچ کرد، ڕنیاوە مل پای دەسڵاتداران و کاربەدەستانە، لەسەر سفرە ئەوان بینیانتان پەیامی پێغەمبەران لەو وەرناگیرێت، لەو وەرناگیرێت. ئەوە دینی کردە قوربان دینار. نابێت بانخوازانی ڕێگای خوا دین بکەنە قوربانی دینار. ئیش بکە و کاسبی بکە و ئەو موچەیە کە پێت ئەدرێ بژێ پێی، ئیتر چەندێ خوای تەعالا ڕزقتی داوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرگیز سەدەقە و سەرفترەی لە کەس وەرنەگرت، سەدەقە و سەرفترش، بەڵام هەدیەی وەرگرتووە، هەدیەی وەرگرتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرگیز نەپاڕێعاتۆ لە خەڵک. براینە ئیسە من پرسیارێ لێوە بکەم، هەمووتان یەک جوابتان هەیە، دووتان نییە. من بڵێم کێ زۆر هاوڕێی پێغەمبەر بووە، کێ دەسڕاستی پێغەمبەر بووە، کێ هەموو ژیانی کردوتە قوربانی پێغەمبەر؟ گشتان ئەڵێن ئەبوبەکر، هەمووتان یەکڕان کە ئەبوبەکر. براینە سێ جار ئەبوبەکر هەرچی ماڵی هەیە کردوێتە قوربان ئیسلام، بەڵام لە هەموو مووقفێکە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێویستی بە یارمەتی بووە، پێویستی بە پارە بووە، کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتوێتی مەسەلەن دوو حوشتر حازر کە ئەبوبەکر بۆ هیجرەت و کۆچ بۆ مەدینە، یەکسەر کە ئەبوبەکر ئامادەی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی پارەکەی چەندەکە؟ یەکسەر وتوێتی ئەی پێغەمبەری خوا من هەموو ژیانم، هەموو پارە و ماڵم ها لە خزمەتی تۆیە. پێغەمبەری خوا فەرموویەتی پارەکەی چەندەکە؟ لەسەرم حەسابی کە یەک دیناری سەدەقە و سەرفترەی خەڵکی نەخواردووە. ئەو حەزەکەم ئەوە بزانە. بەڵام دیاری وەرگرتووە. خۆ دروستە خەڵک سەدەقە و سەرفترەی خەڵکی تر وەربگرێ، فەقیر بە دروستە وەریگری، بەس پێغەمبەران و بانخوازان نابێ سەر شۆڕکەن بۆ خەڵک. من کە دەسم ئاوا پان کردو بەیانی ناتوانم حەقەکە بە تۆ بگەێنم. من کە چووم ڕمیامە مل دەسی ئەم مەسوولەکە ئەو مەسوولەکە، وەڵڵاهی بەیانی ئەو خەڵکە سەرپان کەنەوە، بەنزین گران کەن، غاز گران کەن، قورب کەنە سەر خەڵکە، موچە نەدەنە خەڵک تەعین نەکەن، هەرچی خراپێ بکەن، مەلاتارەق ناتوانێت لێرۆ بڵێ کاکە ئەمانەوەکە، چونکە من ژێرچەپۆکەی ئەوانم، ژێردەستی ئەوانم. ئەمە مەسئلەیەکی زۆر زۆر گرنگە.